سڵاوتان لەبێ ئێرە کۆلێژی هونەرە بەشی میوزیک لە ناوزانکۆی سلێمانیدا ئەمڕۆ لێرە ئۆرکێسترای خوێندکاران نمایشکرا بە سەرپەرشتی مامۆستایانی زانکۆ بە هاوکاری مامۆستا شێرکۆ حەمەد ساڵح کە لێرە ئۆرکێستراکە بەڕێوەچوو مامۆستا شێرکۆ محەممەد ساڵحم لەگەڵ ئامادەی و گفتوگویەک دەربارەی ئەم زنجیرە کۆنسرتە و ئۆرکێستراکەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین مامۆستاکیان بە ئەرێک نەبێ بفەرموویتێرە زۆر سوپاس دەکەم. ئامانجتان لە ئەنجامدانی کۆنسرت و ئۆرکێستراچیە لە ناو کۆلێژی هونەردا؟ سەرەتا بەخێر بێن بێگومان ئێمەوەک و با بڵێن مامۆستایانی بەشی موزیک لە کۆلێژی هونەر هەمیشە ئەمانەوەی ئەو دەرفەتە بڕەخسێنین بۆ خوێندکارەکانمان کە لە ماوەی خوێندنیانە خۆیان لەسەر شانۆ یاخود لەسەر ستەیج ببینەوە چکە ئەمە ئەزمونێکە ئەبێ بیکەی بەڕاستی و لە هەمووی گرنگتریش ئەوەیە کە ئێمە بوارمان ناوە بە خوێندکارانی قۆناغی یەک تاک و قۆناغی چوار کە هەمیان بەشدار بن بە هاوکاری هەندێک لە مامۆستاکان چونکە زۆر گرنگە ئەزمموی خوێندکاران و مامۆستایان پێکەوە بکرێت بۆ خوێندکارەکان زۆر گرنگە. ماوەی سێ ڕۆژە ئێوە کۆنسرت و ئۆرکێستراتان هەیە پێم خۆشە باسێک لەم زنجیرە کۆنسرتش بکەین. بەڵێ ئێمە ئەم سێ ڕۆژەمان تەرخان کرد بۆ چالاکەکان جیاوازمە ڕۆژ یەکەم و دووەمان تەرخان کرد بۆ هەندێ گۆرانی بێژی یاخود ئەوانەی کە خوێندکارن و وانەی فۆکاڵە خوێنن لەلای ئێمە بە سەرپەرشتی مامۆستا ڕێباز دوو گروپمان دروست کرد بۆی کەوا بتوانن خۆیان دەنگی خۆیان لەسەر ستەیج ببیستن و بە شێوازێکی ئەکادمی دەربکەون و هەروە دکتۆر عەبدوڵڵا سەرۆکی بەش بە هەمان شێوە هاوکاری زۆر گرنگی ئەم چالاکیانیان کردوە. هەروە ڕۆژی سێم میشمان تەرخان کرد بۆ چالاکیانی کە تۆزە جیاوازترن زیاتر با بڵێن ڕوو لە کلاسیک ئەکەن. ئەمڕۆ ڕۆژی سێم بوو سەرەتا بە چەند بەرهەمێکی ئۆرکێسترا دەستمان پێکرد سێ بەرهەمی جیهانی بوو ئیشکارەکانی ڕۆسینی و سیبلیۆس و شۆستاکۆڤیچ بوو. ئێمە لەم کۆنسرتەیە توانیمان لە ماوەی چەند مانگێکە بەداخەوە هەندێک ئاستەنگمان هاتە پێش خۆتان نەزانن بارودۆخ لە کوردستانە چۆنەوە ئەم شتانە ڕاگررتنی دەوام ئەم جۆرە بابەتانە تۆزێک ئاستەنگی دروست کرد بەڵام نەمانێش بێتە ئاستەنگێکی گەورە چالاکیەکانمان پێشکەش کرد. بەڵێ ئەجا دوای ئەوە گروپی گیتار بەسەر پەرشتی مامۆستا هونەر عومەر ئەوانیش دوو پارچیان پێشکەش کرد. دواتر خوێندکارەکانی مامۆستا کومیکۆ کۆمۆرا خوێندکارەکانی پیانیست و فۆکاڵیش بە هەمان شێوە توانیان ئەوانیش چەند بەرهەمێک پێشکەشکردنەوە لە هەمووی جوانتر ئەوە بووکە مامۆستا کومیکۆ دوو بەرهەمی کوردی ئەڕێنج کردبەوە بۆ فۆکاڵ و پیانۆ و بە سەرکەوتووی ئەمڕۆژ پێشکەش کرا. خۆش بە مامۆستا ئاماژەت بۆ کرد کە هەموو خوێندکارەکانی قۆناغە جیاوازەکان بەشداریان لە کۆنسرت و ئۆرکێستراکەیە کردووە چۆن ئەم هەماهەنگیەتان لە نێوان خوێندکارانی قۆناغی یەک تا چوار دروست کردووە بۆ پێشکەشکردنی ئۆرکێسترا و کۆنسرتەکانتان؟ لە ڕاستیە هەندێک لەو خوێندکارانە با بڵێن دەرچووی پەیمانگن کە هاتوون بۆ زانکۆ خوێنن لای ئێمە یاخود کاندیدی سندیکای هونەرمەندانن ئاستیان هەیە و ئێمە شوک و ئەرکێکی سەرشانمان ینی ناکرێتەوە خوێندکارێک پێشکەوتوو بێت بواری بۆ نەڕەخسێنی ئەو هەماهەنگیە بێگومان لە نێوان مامۆستای وانەکان کە با بڵێن هەر کەسە ئەڵێ من بۆ نمونە خوێندکارێکمێ ئاستی زۆر پێشکەوتووە ئاستی بەرزە ئیتر خۆمان دانیشتین پرۆگرامێدانێ ساڵانە بۆی کەوا ئەو خوێندکارە ئاستی خۆی و توانای خۆی لەسەر شانۆ ببینێتەوە. کەواتە ئەم زنجیرە کۆنسرت و ئۆرکێسترایانە ساڵانە ئەبێتە هۆی دەرخستنی توانای خوێندکارەکانتان و کە ئێوە بتانەوە زیاتر و زیاتر گرنگی زیاتری پێبن ساڵانە چالاکیەکانتان بەردەوام بێ؟ بێگومان چونکە ئێمە بەشێک لە وانانەی کە ئێمە خوێنی وانەی پێکەوە ژەنینە یاخود کۆژنە یاخود ئەنسامبڵە ئەم وانەیە بۆ تەرخان کراوە کە خوێندکار ئاستی خۆی ببینێتەوە و هەروەها بزانێ مەسەڵەن لەگەڵ بچوانێت چۆن لەگەڵ گروپەکە لەناو گروپێکە ئیش بکەوە لەگەڵ هاوڕەکانیان چۆن بتوان ئەو زە جوانە ئاڵ و گۆڕ پێ بکەن و لە هەمووی جوانتریش ئەوەی کە منەی بینم لێرە هاوکاری مامۆستایانی بەڕێزی بەشی موزیکە کە مەسەڵەن بە ڕۆحێکی زۆر فراوان و کراوە و بەخشندەوە هاوکاری ئەکەن بۆی کە ئەو پرۆسەیە نەوەستێت و ئەنجامەکەشتان ئەمڕۆ بە چای خۆتان بینی.
زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێرکۆ کە بەڕێزیان مامۆستان لە کۆلێژی هونەر بەشی موزیک. بەڵێ سەوسان من لێرە خوێندکارێکیش لەگەڵم ئامادەیە کە ئەمڕۆ بە چەند چالاکیەک لەم ئۆرکێسترایەدا بەشداری کردووە کە بەڕێز ڕۆیا ڕێکەوتە. ڕۆیاگیان بە ئەرگ نەبێ بفەرمی تێرە سوپاس دەکەم. ڕۆیاگیان پێمان بڵێ قۆناغی چەندی کۆلێژی هونەریت ئەمڕۆ لەم ئۆرکێسترایە بەچی بەشداریت کردووە؟ بەخێربێن من قۆناغی یەکم بە چالاکی ڤۆکاڵ بەشداریم کردووە ئەمڕۆ. ڕۆیا تا چەند گرنگە بۆ ئێوەی خوێندکار ئەم جۆرە چالاکیانە ساڵانە لە ناو کۆلێژەکەتانە بەردەوامی هەبێت؟ بەڕای من شتێکی زۆر ئەساسیە لەبەر ئەوەی کە ئێمە خوێندکاری میوزیکین جیاوازین لە خەڵکەکانی تر، لەبەر ئەوەشی کە بزانین بەرهەمێکمان هەیە ئەمەی کە ئەی خوێنین چەند ساڵە. تۆ قۆناغی یەک قۆناغە جیاجەکانی بڵێن کۆلێژتان لەگەڵا بوو، هاوڕێکانە لە قۆناغە جیاوازەکانە بوون، چۆن ئەم هەماهەنگیەت دروست کرد لەگەڵ خوێندکارەکانی ترا؟ تۆ قۆناغی یەکیت ئەوان قۆناغە جیاوازەکانین، بۆ تۆ قورس نەبوو کە بەشدار بیت لە ئۆرکێسترایەکی لەم شێوەیە لەگەڵ ئەوانە؟ لە ڕاستیە ئێمە وەکو تەلەبەی میوزیک فەرقێکی وامان نییە بڵێن ئەم لە من گەورەترە ڕەفیقایەتی ناکەم یان ئەو لە من بچووکترە، لەبەر ئەوە هیچ فەرقێکم هەستم بەش فەرقێ نەکرد، زۆر فرێندلی بوون لەگەڵمانە، یەکسەر بەشداریان پێکردین و ئەمانە کە زانیان ئێمە توانای ئەوەمان هەیە پێیان خۆش و مامۆستاکانیش و تەلەبەکانیش. تا چەند گرنگە ئەم جۆرە فێستیڤاڵ و چالاکیانە لە ناو کۆلێژا بەردەوامیان هەبێت؟ زۆر گرنگە، زۆر گرنگە لەبەر ئەوەی کە ئینێرژیەک بات بە تەلەبەکان کە دووبارە بەردەوام بن لەبەرەوەی شتێکی هەر ئەکەین لە ئەخیرە. سپاس بۆ تۆ، دەستەکان نەخۆش بێ سەرکەوتوبی. بەڵە سەوسان ساڵانە لە ناو کۆلێژی هونەر بەشی میوزیک چەندین چالاکی و فێستیڤاڵ ڕێک دەخرێ، ماوەی 3 ڕۆژە زنجیرە چالاکیەکی ئۆرکێسترا و کۆنسێرت لەلایەن خوێندکاران و بەسەرپەرشتی مامۆستایانی بەشی میوزیکەوە بەڕێوە دەچێت و بە گرنگیەوە مامۆستایان و خوێندکارانیش لەم جۆرە چالاکی و فێستیڤاڵانە دەڕوان و بە هیوان لە ساڵانی زیاتریشە ئەم زنجیرە کۆنسێرت و چالاکیانە بەردەوامیان هەبێت.